دیارە دوێنێ جارێکی دیکە کۆنفرانسی زانستی بۆلۆنیا پرۆسس بۆ بنیادنانی کارامەیی و هاوتەریبی پرۆسەی خوێندن لەگەڵ پێداویستەکانی بازاڕی کار و واروها ئاراستەی گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان دەستی پێکرد. کۆنفرانسەکە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا واروها وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی هەرێم بەڕێوە دەچێت کە ئەم کۆنفرانسە دوو ڕۆژ بەردەوام دەبێت. دوێنێ یەکەم ڕۆژی بوو ئەمڕۆژ ڕۆژی دووەمی کۆنفرانسەکە دەبێت. ئامانج لەم کۆنفرانسە خستنەڕووی دەرفەت و ئاڵنگاریەکانی بەردەم جێبەجێکردنی بۆلۆنیا پرێسا لە هەرێمی کوردستان و کاریگەری لەسەر کوالەتی خوێندن و واروها بەدەستهێنانی هەلیکار لەلایەن دەرچوانەوە. تایبەت بەم بابەتە لە شوێنی کۆنفرانسەوە لە هەولێر دکتۆر ڕێژین هارون ئەندامی لیژنەی زانستی کۆنفرانسی بۆلۆنیا پرۆسس میوان دەبێت. دکتۆرم کاتت باش بێ، زۆر سپاس بۆ ئامادە بوونت. دەمانەوێت بپرسین ئەم کۆنفرانسە چۆن کار لەسەر ئەو گرفتانە دەکات کە لە بەردەم جێبەجێکردنی پرۆسەی بۆلۆنیا پرۆسسدا بوونیان هەبووە. زۆر سپاس بەیانی بەڕێست و بینەرانی بەڕێزی کەناڵی کورساتیش باش. دیارە ئەمڕۆ دووەم ڕۆژی کۆنفرانسی زانستی پێواژۆی بۆلۆنیا خود بۆلۆنیا پرۆسسە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. دیارە بەڕێستان معلومەلاتان کە لە کابینەی پێشووترا تەبەنیەم بابەتە کرا کە 7 ساڵ پێش ئێستا بوو و لە دوای ئەم پرۆسەیە ماوەی 5 ساڵێکە بێ بەشێک یاخود کۆمەڵێک لە زانکۆکان هەستاون بە پیادەکردن و جێبەجێکردنی ئەم پێواژۆیە و ئێستا بە زەڕور زانرا کە جارێکیکە کۆنفرانسێکی زانستی بۆ بکرێ و هەستین بە شەنوکەوکردن و تاوتوێکردنی ئەو بابەت و کەم و کورتیانەی کە هەیە. باشی ئەم پێواژۆی بۆلۆنیایە لەوەیە کە هێشتا درەنگ بوو بۆ کوردستان لەبەرم بارودۆخانەی توشمان بووە، بەڵام ئەبێ 2 ساڵ جارێکی کە هەڵتەکانەوەیە یاخود تەماشاکردنەوەیەکی پێویستە، چونکە پرۆسەی خوێندنی زانکۆیی بە تایبەتی لەم دنیای ئەمڕۆمانە ئەوەندە شتی تازەگەری و نوێگەری دێ پێویستی بە ئەپدەیتکردنەوەی زیاتر هەیە بۆەوەی باشتر لە کەم و کورتیەکان تێبگەین و بتوانین جۆرێک لە ئەو ڕێکارە یاسایی و زانستی و بۆ نمونە ئەم کارانی کە وەزارەتێکە لە ڕووەکار ژێڕەکانەوە پێداچوونەوەیکی پیا بکرێ و دیارە ئەم پێواژۆیە یاخود ئەم کۆنفرانسە بۆ پێواژۆی بۆلۆنیا لەم ڕۆیە کۆمەڵە بابەتی کە لە چوارچێوەی پانێڵە چەند پرزنتیشنێکمان ئەبێ خۆی 28 ساینتیفیک پیپەر بڵین پێپەری زانستی پروف کراوە لە کۆی 43 پیپەر و ئەزمموی هەموو زانکۆکانی کوردستانن کە پیادەیەم پێواژۆیان کردووە و زۆر بە ڕاشکاوانە و بە ڕازگویانە پەنجە لەسەر ئەو کەم و کورتیانە دانراون و بەشێکیان ڕەخنەی زۆر جدین و بەشێکیان خەمە، بەشێکیان تێبینیە و ڕازگۆ بم لەگەڵ تا بەشێکیشیان تا ئێستا ڕنگ بێ تێگەشتنی ئاوەژۆ بێ، ینی پێویستی بە تێگەشتنیشی تر هەیە. لەبەرەوە ئەمە کۆی کاری ئەم دوێنێ و ئەمڕۆمان بوو. باشە دکتۆر، دەکرێت بڵین هەتا ئەم ساتە و هەتا دوێنێ و ئەمڕۆژ ئەم کۆنفرانسە بەردەوامی دەبێت. ئاڵنگاریەکانی بەردەم جێبەجێکردنی بۆلۆنیا پرۆسس کارێکی قورسە یاخود دەکرێت بڵین لە سەدا چەندی جێبەجێکرا و ئەوانەی کەماوە دەکرێت لایەندەیەکی نزیکدا جێبەجێ بکرێت و کاری لەسەر بکرێت؟ زۆر سپاس. ئەوە قسەیەکت بیرهێنامەوە پەروەردەناسێکی دەروونناسی ئەمریکیە ناوی لی شۆڵمەنە ئەڵێ کاتێکە باسی فەلسەفە ئەکرێ کە بە شتێکەڵێ ئەمە چیە فەلسەفە دێ، بەڵام کاتێکە باسی پێداگۆجی و فەلسەفەی خوێندنی تازە و نوێگەریەکە وەستکەی داڕمان ڕوویداوە. پرۆسەی پەروەردەی وڵاتی ئەمە پێویستی بە وردبوونەوەی زیاترە، پێویستی بەوەیە کەم و کورتەکانی زیاتر ببینین، بەڵێ ئاڵنگاری زۆرە و ئاڵنگریانە لە خوێندکارێکی سەرەتاییەوە هەست پێەکە لە کەسوکاریانەوە هەست پێەکە هەتا گاتە خوێندنی باڵە، بەڵام ئازایی لەوەیە دیاریکەین و ڕێگە چارەی دروستی بۆ بدۆزینەوە و هەوڵ دەین زاڵ بین بەسەریا. بەڵێ ئاڵنگارەکان زۆرن، هۆکارەکانیشیان هەند بەشێکی زۆری پرۆسەی ناو خوێندنی زانکۆی ئەوە نییە، هۆکارە دەرەکیەکانن کە خۆیان زاڵەکەن یا ئەسەپێنن بەسەر پرۆسەی خوێندن، کاتی خوێندن، بۆ نمونە پێنەدانی ئەو مافوی امتیازاتانەی بۆ کادیرانی لە ناو زانکۆ و پەیمانگا و دەستگا ئاکادیمیەکانە کارەکەن. لە هەمان کاتە جێبەجێ نەکردنی کۆمەڵێک
بۆ نمونە ڕێنمایی یاخود کۆمەڵێک ئەو وردەکاریانی کە واقعی کوردستان ڕوەدا ئێمە هاتووین لەسەرەوە دێڕباسێکین زۆر ڕاشکاوان و زۆر ڕازگۆیانە وامانەوێ بیکەینە ڕاستپاردەی کۆنفرانس و دوایەوە ئیشی جدی لەسەر بکرێ و تا ئێستاکە حکوومەت بە سوپاسەوە وەکوەی ئەیبینین دیارە بە خەمێزانێ و بۆیە بە ضرورەتی زانیوە و هیواداری نەم پەیامانە بگا بۆەوەی هەریجنە ئەم ساڵ بۆ ساڵانی داهاتوو بە زاڵ بین بەسەر ئاڵنگاریانەیە ئەمەش لەبەر خاتری چییە؟ بۆ ئەوەی پەروەردەیەکی تەندروستی گەنجەکانی ئێمە کە لە خوێندنی باڵای زانکۆ و پەیمانگەکانمانە دەرەچن گەنجێکی وشارتر بن کارامەتر بن ڕەخنەگرتر بن و بیرۆکەی ئەفرێنەرانیان هەبێت دوایەوە کە ئەچنە ناو بازاڕی کار کوڕیکوڵەمەکانیان بۆ دەستکاری بکەینەوە ناکرێ ئیتر بەم جۆرە لە پاسی بوونەیە تێپەڕن چکەوانە داهات و سەرچاوی وڵاتن بەڕاستی و خەمەی ئێمە لێرە کۆبوونەوە لەبەر خاتریەوەی باشە دکتۆر یەکێک لە هەوڵەکان بۆ جێبەجێکردنی بۆلۆنیا پرۆسس لە هەرێمی کوردستان کاریگەریەتی لەسەر کوالەتی خوێندن و لە هەمان کاتیشدا بەدەستێنانی هەلیکار ئەم جێبەجێکردنی ئەم سیستەمە تا چەندە توانیوێتی هەم کوالەتی خوێندن باش بکات و هەم لە دوای کوالەتی خوێندن دەرچوانی زانکۆکان هەلیکاریان دەست بکەوت و بەپێی پێویستی بازار کار لەسەر خوێندکاران بکرێت. زۆر سپاس ئەوەی کە باست کرد جەنابەت ستێپی سێمە من ستێپی یەکەمم باس کرد بەسە دووەم باسەکەم قسەکەی من و تۆ یەکەگرێتەوە بۆ ئەڵێن دەستکاری بەرنامەی خوێندن یا کوڕیکوڵەم یا و منهەجانەی لە خوێندنا هەیە بۆ ئەوەی دنیای ئەمڕۆ داوای چیمان لێکا نەگوانەیەکمان هەبێت لە ناو پۆلەکان کە ئەی خوێنێ دوایەچێتە دنیای عملی یاخود دنیای پراکتیزەکردنی کارەکەی لە چوارچێوە بڕوانامەیە جا لە کەرتی تایبەت بیا لە کەرتی حکومی لێرەیە بۆمان ڕوونە بێتەوە کە ئاستەکەین بۆشاییەک فەجوەیە گاپێکی گەورە هەبووە ئەو زانست و یاخود ئەو کۆزانی ئەو معریفەی کە وەختی خۆی داوانە بە خوێندکاریە ئەو معلوماتانی داوانە بە خوێندکار لەگەڵ بازاڕی کارە دوورن لەبەرێستا هاتوین ڕیدیزاین جارێکی کە نۆژەنکردنەوە و بنیادنانەوەی پرۆگرامەکانی خوێندن تاوتوێکرێ بۆچی بۆ ئەوەی ئەم پرۆسەیەکی تەکمیلی بێ دوایەوەی کە دنیای ئەمڕۆ داوای چیمان لێگە خوێندکارەکانمان لەسەرەوە ڕابێنین ڕێک بازاڕی کار ئەو پێداویستیانە پڕکاتەوە بۆ بازاڕی کار کە ئەوان تامەزرۆی یاخو خواستیان لەسەر ئەو جۆرە کادیرە هەیە بۆی توانینەمە بکەین ئەمە خاڵی یەک خاڵی دۆمیشیان بتوانین لە چوارچێوەم پێواژۆیە کۆمەڵێک ڕێکەوتنامی لێک تێگەیشتن هەیە لە چوارچێوی پێواژۆکەیە چکە وڵاتانی میشێتی ئەوروپا و زۆرینەی وڵاتانی تریش لە پیادەکردنی ئەم پێواژوی بۆلۆنیا ئەنی ئیشەکەن فەندی گەورە هەیە و چانسی گەورە هەیە بۆ خوێندکارەکانمان نەک خوێندن لە چوارچەوەی زانکۆیەک یا بەشێکی دیاریکراوە کردنەوەی ئەو پەنجەرانەیە بۆ گەنجەکانمان بۆ بەرچاویان ڕوون بێ زیاتر خۆیان پێ بگێنن هەست بۆ بەرپرسیارەتیە بکەن بتوانن بەشێک لەوانەکانیان یاخود مستەرێکی خوێندنەکەیان یاخود ماستەرەکەیان ئەمانە ببێتە جۆرێک لە هاوکاری و فەندوەرگرتن بۆی خوێندکارمان بتوانێت بچێتە دەرەوە لە مۆدۆ لە شوێنەکانی کەش خۆی قەتیز نەگا لە ناو هەرێمی کوردستانیا لە زانکۆیەکی دیاریکراوە لەبەر ئیش لەسەرم دوو تەوەراکرێ لە ئێستاە و گەنگەشەیەم دوو بابەتاکرد باشە دکتۆر دەکرێت بڵێن ئەم کۆنفرانسە ئەنجامێکی ئێرێنی دەبێت دڵخۆشکرد دەبێت بۆ جێبەجێکردنی تەواوی پرۆسەی بۆلۆنیا پرۆسس زۆر سپاس گەشتبینی من ناتوانم لە جیاتی هەمووی یاخود دیسیژن میکەر نیم بڕیار بەدەست نیم قەراری نهایی لای من بێ بەڵام من دەتەیەکت پێڵم لە چاو لە هەڵس و کەوت و لە دەربڕینی قسە و حەماسی ئەو بەشداربوانەی کە لە کۆنفرانسەکەیان هەستەکەم ئەوەندە دڵخۆشکەرە ئەوەندە بە سەریحی ئەوەندە بە واقعی قساکەن و هەستەکەی ئەمانە گەر ئەو ڕاستپاردە ئیجابیانە بنووە بچنە ناو ڕاستپاردەی کۆنفرانسەوە دوایەوە بەدڵنیایی و کاریگەری زۆرە هەنی منەوەی بینم ئەما بینم لێرە و بۆ حەماسیشکردنەوە ئەو برادرانی کە لێرن لەسەر هەر تەوەر و باسێکە دانراون و توێژینەوەیان کردووە و خاڵێکی زۆر گرنگتریش هەموو دوێنێ بەڕێز جەنابی وەزیری خوێنی باڵا جێگیری وەزیری خوێنی باڵا ڕاوێژکارەکان بەڕێوەبەرە گشتەکان دوێنێتە 8:30 ئێوارە ینی زیاتر لە 12 ساعتی خایەن لەم 12 کاتژمێرەیە بەبێ ڕۆیشتن بەبێ دابڕە بە بەردەوامی لێرە بوون و نۆتی خۆیانە نووسی و قسەی جدیانە کرد ئەوە ئێمەی دڵخۆش کرد وەکو خەڵکانی کە لە زانکۆکانەوە هاتوین هەستمانەگەر خەمێکی گەورەیان لەسەر شانە و ئەیانەوێ ئەم بابەتە بە ئاقارێکی باشترابن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر ڕێژین هارون ئەندامی لیژنەی زانستی کۆنفرانسی بۆلۆنیا پرۆسس کە لە هەولێرەوە لە شوێنی کۆنفرانس پڕاستەخۆ لەگەڵمان ئامادە بوو.